با بزانین خێزان چۆن دەگاتە تەلاق. بەڕێزان خێزان چۆن دەگاتە تەلاق با لە قورئانەوە وەریگرین لە کەلامەکەی خوای ڕەب العالەمینەوە. سوورەتی ئەنیسا ئاەتی 34 خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک کە کوڕ و کچێک مارە بڕدران لە یەکتر کوڕ و کچەکان خوا بە وردی گوێ لەمە بگرن، هاوسەرەکان بە وردی گوێ لە پەیامی ڕەب العالەمین بگرن لە قورئانەکەیدا. سوورەتی ئەنیسا ئاەتی 34 کە کوڕ و کچێک لە یەک مارەکران ئەبێ بەڕاستی هەم پیاوەکە هەم ژنەکە ئەم سیفەتانیان تێدا بێ، ئەم حەقیقەتە قبوڵکەن تەسلیمی بن. الرجال قوامون على النساء، پیاوان سەرپەرشتیار و مشورخۆری ئافرەتانن. دیارە لە سیاقی ئاەتەکەدا زیاتر مەبەستی پیاوە بەسەر ژنەکەیەوە. ئەبێ بەڕاستی ئافرەت کە شووی کرد قبوڵی بێ، پیاو سەرپەرشتیارە، قوامون یعنی بە سیغەی مبالغە هێناوێتی، نەک قائیمە، قوامە، زۆر زۆر خەمخۆرە، زۆر بەڕێوەبەرێکی چاکە، خەمخۆرە، مشورخۆری هاوسەرەکەیەتی. بەڕاستی بەڵام ئاغا نییە، بەڵام کوێخانیە، بەڵام فەرماندەرێک نییە بەبێ هیچ حسابێک بۆ ژنەکەی نەکا. خۆی نەفەرموو الرجال قوامون على النساء. خۆزگە ئافرەت ڕێک ئەم فەرمانەی خۆی جێبەجێکردایە، پیاوەکە بەڕاستی تۆ سەرپەرشتیاری ماڵی، تۆ گەورەی ماڵی، دوا بڕیار و دوا قسەی ماڵەکەمان ئیمزاکەی بەدەستی تۆوەیە، دوای ڕاوێژ بە خۆم و بە منداڵەکانمان و بە خێزانەکەمان. بۆچیش خی گەورە مشور خواردنی ماڵی داوەتە دەست پیاو، خوا خۆی ڕوونی دەکاتەوە. خوا لە قورئانە بەردەوام پێمان دەڵێ کە بابەتێکمان بۆ باز دەکات پێشمان دەڵێ حکمەتەکەی چییە. بما فضل الله بعضهم على بعض، کاتێک خە خوای پەروەردگار فەزڵی هەندێک صفاتی لە پیاوە داوە بەسەر ژنە، هەندێک صفاتی ژنیشی فەزڵ داوە بەسەر پیاودا. زۆربەی خەڵکی لەم ئاەتەوە حاڵی بوون خوا فەزڵی پیاوی داوە بەسەر ژنە، بەڵام بەڕێزان وەڵڵی قورئانەکەەوە ناڵێ. خوانەی فەرموو بما فضل الله الرجال على النساء، خوای فەرموو نا، خوای گەورە فەزڵی پیاوی داوە بەسەر ژندا، ژن لە پیاو لە ژن گەورەترە. نا، خوا فەرمووی هەندێک صفات هەیە لە پیاوە با پیاو بیان پارێزێ، با پیاوەتی خۆی پارێزێ. وەکو چی؟ پیاو بەگشتی پیاوان دەڵێم واتە تاکتاک ناڵم، بەگشتی پیاو عەقڵ و هۆشی زۆر دووربینترە. وەڵڵا تەلاق بەدەست ژن وایە کەم مادەماینەوانە کە بێ هاوسەر نەبین، پیاو دایمە دوور دەبینێت، تەحملی زیاترە، عەقڵ و هۆشی زۆر دوورتر دەبینێ لە ئافرەت. جەستەی پیاو زۆر بەهێزترە. بڕۆ سەیری ئەو بینابەرزانەکە لەو شوێنە سەختانەدا باوەڕکە ئافرەت ناتوانێت، لێشی عیب نییە کە ناتوانێت، ئەمە خوای گەورە بۆ پیاوی بڕیار داوە. جەستەیەکی بەهێز، دەنگێکی گەڕ، بەرگەی سەرما و گەرما و تەقە و باران و هەموو گڕ و گەرما دەگرێت. بەڕاستی جەستەی ئافرەت خواوای دروست نەکردووە، پیاوە خواوای دروست کردووە بواری جەستەیی بەهێزترە لە ئافرەت. بەردەوام پیا وا بیر دەکاتەوە و مرتاحە کاتێک کە هەست بکە ژنێکی هەیە و خۆشی دەوێ و بە قسەی دەکا. پیاو لە سروشتی پیاوانەی خۆیدا وا هەست دەکا ژنەکەی ئیتاعی بکە، بڵێ پیاوەکە بەسەر چاوان بە حرمەتەوە بەڕێزەوە قسەی لەگەڵ بکە. ئەی ئافرەت خوا بە پێچەوانەوە، ئافرەتی وا دروست کردووە جەستەیەکی نەرم، دەنگێکی ناسک. ئافرەت هەستی زۆر بەهێزە. بڕواتان هەبێ پیاوێک لەگەڵ ژنەکەیە بەس نەزەرێکی حرام لە ژنێکی تر بکە یەکسەر هاوسەرەکەی هەستی پێ دەکا، یعنی بەس بە تیلەی چاوێک بیڕوانێتی ئەزانە پیاوەکەی خیانەتی کردووە. ئافرەت زۆر حەساسترە لە پیاو، زۆر زوو هەست بە شتەکان دەکا، بەڵام پیاو دووربینترە، بڕیاری ژیرانەتر دەدا. هەروەها دایکایەتی دەوەرە بە هەموو پیاوی دنیا بتوانن دوو مناڵ پەروەر دەکەن، بەس بە دایک دەکرێت. کاکە ماڵداری ئەها وتویانە ژن و ماڵ بەخوا هەموو پارەی دنیا بەدەست پیاو بێ ناتوانێت ماڵدارێکی جوان بکە. بەڕاستی ژنە پیاو دەکا بە پیاو و دەیکاتە خاوەنی ماڵ و دەیکاتە خاوەنی دیوەخان و دەیکاتە خاوەنی کەسوکارێکی باش و هاوڕێی باش. بەڵێ ئافرەت ماڵداری پێ دەکرێت. ئافرەت سروشتی خۆی ئەگە تێک نەدرابێ بەم ڕێکخراوە مێخراوانە، ئافرەت سروشتی وایە بەردەوام پێی خۆشە لە لای پیاوێک بێ. بڕوات پێ ئافرەت سەرۆک وەزیرانی وڵات بێ، پارێزگاری شار بێ، قایمقام بێ، حەز دەکا کە چۆوە دەستێکی میهرەبانی پیاوەکەی بەسەر قژەکەیە بێ، بەردەوام پێی خۆشە لە پەنا پیاوێکدا بێ. ئەو ئافرەتانی فەرماندەیی سەربازیان هەیە لە سیلکەکانی پۆلیسا چەند دەرەجە لەسەر شانیانە، عیبەیەک تێدا نییە، بەڵام کاتت دەچێتەوە لای پیاوەکەی بەردەوام حەز دەکا مرتاحە بۆی پیاوێک هەیە سایە و سێبەرێتی بەسەریەوە، حەز دەکا لە پەنای پیاوێکدا بێ. بەڕێزان
بەردەوام حەز دەکات گوێی بۆ بژوێ مشور خۆرێکی هەبێ پیاوێکە بێ خۆشی بوێ بۆی بژی بۆی بمری کەواتە خوای گەورە پێی فەرمووین یەکەم خاڵ با پیاو بێ ژنیش برەوە بە ژیانی ژینایەتی خۆی بدا بەڵام شۆرەت هەبێ لە بینیاندا بۆی چی خاڵی یەکەمیش خوا فەرمووی الرجال قوامون على النساء دووەمیان وبما أنفقوا من أموالهم کاکە پیاو مارەی دەدا چی لە گەنجێتیەوە خۆی کردوێتەوە لە کاتی مارەی بە ئافرەتەکەیدا بیبەخشێ ماڵ دروستکە واجبێتی ئەم ژنە ملیارەها دۆلاری هەبێ هەر واجبە پیاوەکە بە خێویکە ژنەکە معزز مکەڕەم بۆ خۆی دانیشێ میراتی ماڵی باوکی بە سەدان دەفتەر دۆلار بێنێ ئەتوانێت دینارێکی لە سەرف نەکاگە گەورەی خۆی نەنوێنێ ئەو پیاوە واجبە هەموو نەفەقاتی خێزانەکەی و منداڵەکان و کرێی خان و هەموو پێداویستەکانی ژیان دابینکە ماڵ دروستکە ئۆتۆمبیل بکڕێ دەی باشە مادەم پیاوێک ئەو هەموو ڕەنجە دەدا مافی ئەوەی نییە ئیمزای یەکەمیشی بەدەستەوە بێ بەدڵنیاییەوە بەڵام وتمان مانای ئاغایەتی و کۆیلایەتی نییە پیاو ئاغا نییە و ژن کۆیلەی بێ و خزمەتکاری بێ ئەبێ ژیان بەڕاوێژ بێ بەڵام دوا ئیمزا و دوا بڕیار ئەبێ بەدەست پیاوە بێ